بۆ خەڵکی کوردستان و بە تایبەت شاری هەڵمەت و قوربانی چەند خولەکێک گوێم لێ بگرن. دوور لە هەموو ئایدۆلۆژیا و بیرکردنەوەیەکی پێشوەخت. ئێوە لە بەردەم قۆناغێکی یەکلاکەرەوەدان پێویستە بە وریاییەوە بڕیار بدەن لەسەر داهاتووی شارەکەتان و کوردستان. ئەم ڕۆژانە زیاتر لە هەر کاتێک کەسێک بە ناوی بافڵ تاڵەبانی دەبینن و قسەکانی دەبیستن. بەڵام با بۆتان باس بکەین ئەوەی بافڵ تاڵەبانی دەیکات و دەیڵێت چەند مەترسیە بۆتان. ئەم کەسە دروستکراوی میلیشیا ئێرانیەکانە و لەلایەن قەیس خەزعەلی و ڕەیان کلدانی و بەشێکی حەشدی شەعبی پشتیوانی دەکرێ بۆ لێدان لە کورد. ئەوەش لە دوو ڕووەوە. یەکەم، تێکدانی قەوارەی کوردستان و هەرێمی کوردستان، نەمانی ئەم خۆشگوزەرانی و ئاوەدانیە بۆ ئەوەی شارەکانی باشووری عێراق گلەیی نەکەن و دژایەتی میلیشیاکان نەکەن و خەڵکی ئەو ناوچانە نەڵێن بۆچی کوردستان ئاوەدانترە لە عێراق. دووەم، پلانێکی گەورەیە بۆ بەشیعەکردن و لێدان لە سوننە و مەزهەبی زۆرینەی گەلی کورد، هەروەک ئەوەی ئێستا لە مووسڵ و کەرکووک دەستیان پێکردووە و هەنگاو بە هەنگاو مزگەوتەکانیش دەکەن بە حوسەینیە. بەڵێ ئەو گروپانە چۆن سوننەیان وێران کرد و کەسێکی مافیای وەک محەممەد حەلبوسیان کردە دەم ڕاستی سوننە بۆ شکاندنیان، هەر بەو شێوەیە دەیانەوێ کوردیش بشکێن و کەسێک مافیا ئاسا بکەنە دەم ڕاستی کورد. بەڵێ مافیا ئاسا باباسی بکەین چۆن. بافڵ لەلایەن سەرۆک مامجەلال لە کوردستان دوور خرایەوە لەبەر چەندین کاری چەوت و ناشرین. بڕوادەکەن یەکێک لە هۆکارەکانی دوورخستنەوەی بافڵ کوشتنی مەلا عەبدوڵڵا قەسرێ بوو کە کەسایەتیەکی گەورەی ئاینی ناوچەی پشدەر بوو. هۆکاری کوشتنیشی لەلایەن بافڵەوە تەنیا ئەوە بوو کە پێش ئەو ڕووداوە بافڵ سەیری فیلمی ئاکشنی کردبوو. هەروەها چەکێکی نوێیان بۆ هاتبوو ویستبووی بە کوشتنی کەسێک تاقی بکاتەوە. بۆیە ڕاستەوخۆ مامجەلال شاربەدەری کرد و ناردیەوە دەرەوەی کوردستان بۆ وڵاتی بەریتانیا. بێشەرەفانە تەواوی کوردە کوڕەکانمان کچەکانمان ئەدام کرا. ئێوە ئەچە تەعزیمیان لێتان کەسافتانە سلێمانیتان هەڵ کردە لە پاستان. بافڵ لەوێژ لە کاری چەوت بەردەوام دەبێت. کوردانی دانیشتووی لەندەن باش دەزانن بافڵ لەو شارە بۆ چەندین ساڵ پاسەوانی یانەکانی شەوان بووە. هەر لەو یانانەش تووشی بەکارهێنانی مادەی هۆشبەر و قومارکردن بووە. پاشکۆچی دوایی سەرۆک مامجەلال هێرۆخانی دایکی داوا لە بافڵ دەکات بگەڕێتەوە کوردستان بۆ ئەوەی دوور بێ لە قومار و قەرزاری خەڵک و بگەڕێتەوە ناو یەکێتی. بەڵام لەگەڵ نەخۆشکەوتنی هێرۆخان بۆشایی زیاتر بۆ بافڵ دروست بوو. لاهور شێخجەنجی دەستی بافڵی گرت و وەک ئامۆزای خۆی و لەبەر ڕێزی مامجەلال هاوکاری کرد. لە کاتێکا بافڵ زۆر لاواز بوو، تەنانەت قوبادی براشی بەگوێی نەدەکرد. بەڵێ لاهور شێخجەنجی بافڵی کردە هاوسەرۆک و لە کۆنگرە دەنگی پێویستی بۆ کۆکردەوە. با ئەوەشتان بۆ باس بکەین چۆن نێوانی لاهور و بافڵ تێک چوو و هۆکارەکانی چی بوو. ڕاستی بابەتەکە ئەمەیە، نەک ئەوەی تاوەکو ئێستا لە زاری بافڵەوە بیستوتانە. ڕۆژێک کەیسی کوشتن و گەندەڵەکانی وەهاب هەڵەبجەیی لەسەر مادەی هۆشبەر و بازرگانی کردن بۆ مادەیە لاهور تاڵەبانی تووڕە دەکات و وەهاب لە پۆستەکەی سڕ دەکات. هەرچەندە لاهور ئەو کات سەرۆکی دەستگای زانیاری بوو، بەڵام بێ ئاگا بوو لەوەی هاوپەیمانی مافیای مادەی هۆشبەر زۆر لەو بەهێزترن. بڕیارەکەی لاهور دەگاتەوە وەهاب کە سڕ کراوە و ئیهانە کراوە. وەهاب دەچێتە لای بافڵ و دەڵێت دێمە لای تۆ بەو مەرجەی ئەو بازرگانیەی کە خۆشت حەزت لێیە با بەردەوام بێت. بافڵ و وەهاب ڕاستەوخۆ ڕێک دەکەون و پێکەوە یەک دەگرن لە دژی لاهور. لە 24 کاتژمێریشدا لاهوریان لە عەرشی دەسەڵات هێنایە خوارەوە. لاهور دواتر بۆی دەردەکەوێت دەستی بۆ چ مەلەفێکی سامناک بردووە کە هاوپەیمانی مافیای مادەی هۆشبەرە لە ئێرانەوە بۆ سلێمانی، پاشان بۆ هەندێک لە سەرکردەکانی حەشدی شەعبی
وەک کلدانی و خەزعەلی لەبێشەوە بۆ سووریا و ڕژێمی ئەسەد پاشان بۆ ناو لوبنان و حیزب الله کە داهاتێکی زۆری ئەم گروپانە لەسەر ئەو بازرگانیەیە. بەڵێ بافڵ بەدەستی ئەو هاوپەیمانیە کرایە سەرۆک. ئێستا بۆ ئەو هاوپەیمانیە ژمارەیەکە و هیچ بنەمایەکی نەتەوەیی نییە و چیان بوێت دەبێ بیکات. کەواتە ئێستا بافڵ سەرۆکی یەکێتیە و لە هەمان کاتیشدا شەهارەی گەورەترین گروپی مافیای مادەی هۆشبەر و قومارکردنە. لاڤە حکمەت خێزانی پێشووی بافڵ تاڵەبانی دەیجێڕێتەوە کە بافڵ لە دوای کاتژمێر 11 شەو دەرمانەکانی دەخوات و دەست دەکات بە تەلەفۆن و جنێودان بە خوشک و دایکی بەرپرسان و ستافەکەی. لەبەر چاوی ڕەفیقەکانم وەکو قەحبە ئەم گایت. هەی سەگ هەی سەگ بەس پیاوی بەس پیاوی وەرە بەڵام تۆ لە عاینەیەکی بەرەڵای پاڤێڵەشێت. بە قسەی لاڤە بافڵ شەوانە دەرمان نەخوات و مەشروب نەخواتەوە ناتوانێت بخەوێ هەر لەبەر ئەوەش لێ جیابۆتەوە و شووی کردەوە بە هاوڕێیەکی خۆی. چی؟ ئەو خوایی کە تۆ جمێن و پێە وەک دەڵێن کە فێری قومار بوویت واسهێنان لێی ئەستەمە ئەوەشی دەیکات هەمیشە دۆڕاوە. بافڵ دەست دەکاتەوە بە سەفەری دووبەی و لەندەن بۆ قومارکردن و پارەش وەک جاران نییە. لە ئیدارەی گشتی کە سامانی خەڵکی سلێمانیە پارە دەباتە دەرەوە بۆ دۆڕاندنی لە قوماردا. کارگەیشتە ئەوەی حکوومەتی دووبەی هۆشداری بدەن کە پارەیەکی زۆر لە سلێمانیەوە دەبرێتە دووبەی و هەر زووش حیسابەکە خاڵی دەبێتەوە. بۆیە دووبەی بڕیاری بلۆککردنی ئەو حیسابە ئەدات کە هی بافڵ تاڵەبانیە و دەست دەگرێ بەسەر 200 ملیۆن دۆلاردا پێش ئەوەی لە قوماردا بیدۆڕێنێ. هەموو هەوڵێک دەدرێت تا پارەکە ئازاد بکرێ بەڵام شکست دێنێ. خوبا تاڵەبانی بۆ یەکەم جار لەوەتەی جێگری سەرۆکی حکوومەتە دەچێتە لای کونسوڵی ئیمارات لە هەولێر بۆ ئەوەی بە بێدەنجی ئەو بابەتە چارەسەر بکرێ. بەڵام وەڵامی کونسوڵی ئیمارات بۆ قوبات تاڵەبانی ئەوە بوو کە پارەکە بلۆکە و بێدەنجیکردن لێی باشترە. کونسوڵ ئەوەشی بە قوبات وتووە ئاگادارن کە پارەکە بۆ قومار ڕۆیشتووە و ئامۆژگاری کردووە ئێوە کە کێشەی موچەتان هەیە ئەم هەموو پارەیە بۆ دەبەنە دەرەوە بۆ قومارکردن. بەڵێ دوای ڕوونکردنەوەی ئەم ڕاستیانە ئێستای تر دەبێت بزانین کەسێک کە دەردی مادەی هۆشبەر و قوماری هەبێ هەرگیز جێگای متمانە نییە کە ئەرک و پێویستی بدرێتێ بە تایبەت بۆ شارێکی پڕجوڵەی وەک سلێمانی. بافڵ و دار و دەستەکەی خەڵک کوشتن و ئەشکەنجەدانی خەڵکیان لا ئاسانە. وەک بینیمان چۆن بە ڕۆژی ڕووناک مورادکانی کوردەیی و هاوکارجاف و ئامان جوولانەی ژنی و مەلا عەبدوڵڵای قەسرێ لەبەر دەم ماڵ و منداڵیان کوژران. دویشدانتان کەسێک لەژێر کۆنتڕۆڵی میلیشیاکان بێت هاوپەیمانی گروپی مافیای تلیاک بێ داهاتی سلێمانی هەمووی لە قومار بدۆڕێنێ سلێمانی و فڕۆکەخانەکەی کردبێتە قوربانی هەوا و ئارەزووی خۆی کەسێک لە ڕووی دەرونی و کۆمەڵایەتیەوە هیچ سیفەتێکی سەرکردەی تێدا نەبێ چ کەسێکی عاقڵ دەنجی پێدات و داهاتووی شارەکەی دەخاتە مەترسیەوە. چێ هەیە بافڵ بکاتە دەمڕاستی شاری شاران؟ لە محەممەد سوودانی سەرۆک وەزیرانی عێراقیان پرسی بوو بۆ بێدەنگە لە ئاز داخستنی فڕۆکەخانەی سلێمانی بەڕووی تورکیا. ئەویش وتەبووی کێشەکە تورکیا نییە، کێشە ئەوەیە کە بۆتە شوێنی ترانزێتی تلیاک و ناتوانین بەرگری بکەین. دەبینن لە سووریا و لوبنان و عێراق و یەمەن ئەو هاوپەیمانیە لە ژێر چه هێرشێکی وڵاتانی ڕۆژئاوایە و وڵاتەکانیان وێران بوون. بۆیە خەڵکی کوردستان و سلێمانی بە تایبەت دەبێت وریابن بە دەنگدانتان نەبنە بەشێک لەو هاوپەیمانیەی میلیشیاکان. ئەجینە ئەم ئارامی و ئاوەدانیە بۆ هەتا هەتایە لە کوردستان نامێنێ.